بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ولإخواننا الذين سبقونا بالإيمان، ولا تجعل في قلوبنا غلا للذين آمنوا ربنا إنك رؤوف رحيم. آمين. برایانی بەڕێز و خۆشەویست، خۆشحاڵم کە لە دەرسێکی دیکە لە شەرحی عەقیدەی تەحاوی بە خزمەتتان دەگەمەوە. خوازیارم کە خوای پەروەردگار ئەو دەرسانە بخاتە تەرازووی حەسەناتمان، و خوای پەروەردگار تەبارەک و تەعالا قەبر و قیامەتمانی پێ خۆشتر و پێ ڕازاوەتر بکاتن، و تەرازووی چاکەکانمانی پێ قوڕستر بکاتن ئینشاء الله تعالی. گەیشتینە فقرەیەکی تر کە دەفەرمێ وجوب الإيمان والعمل بكل ما صح عن النبي صلى الله عليه وسلم. باسی ئەوە دەکاتن کە پێویستە ئینسانی ئیماندار ئەو شتانەی کە لە پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وسەلام لە ڕێگایەکی ڕاست و تەندروست و لە ڕێگایەکی تەواوەوە پێمانگەیون، و حەسەب قەواعیدی ئەهلی حەدیث کە دایان ناوە، هەم لە ڕووی سەنەدەوە هەم لە ڕووی مەتنەوە کە پێمانگەیون، دەبێ ئیشی پێ بکەین و قەناعەتمان پێی بێ و لە ژیانی ڕۆژانەماندا ڕەنگ بداتەوە. و ئەو خەبەرانەی کە لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پێمانگەیون لە ئیسنادەکانەوە دوو شێوەن، یان متەواتیرن یان ئاحادن. متەواتیر ئەوەیە کە کۆمەڵە خەڵکێکی زۆر ڕیوایەتی کردبی لە کۆمەڵە خەڵکێکی زۆر لە کۆمەڵە خەڵکێکی زۆر کە عەقڵی ئینسان تەقەبولی ئەوە نەکا کە هەموو خەڵکە درۆ بکاتن یان ڕاست نەڵێ، یان هەموو متتەفیق بن لەسەر تەلفیقاتێک کە دروستیکەن. ئەوە حەدیسی متەواتیری پێدەگوترێتن. حەدیسی ئاحاد یان خەبەری ئاحاد ئەوە کە یەک نەفەر ڕیوایەتی کردبێ، خەبەری ئاحاد یان صەحیحە یان حەسەنە یان ضەعیفە. ئیش بە صەحیح و بە حەسەنەکەی دەکرێ لە هەموو بوارێکدا ئەهلی سونە و جەماعە خلافن لە بۆ فیڕەق و تائیفەکانی دیکە، لەبەرەوەی هەر لە ژیانی پێغەمبەریدا عەلەیهی سەڵات وسەلام کار بە حەدیسی ئاحاد کراوە. خۆی ئاحادیان یەک نەفەر ڕیوایەتی کرده بێتن، یەک نەفەر سەنەدەکەی لە یەک نەفەریەوە سەرچاوی گرتو بێتن. ئێستا بۆ نمونە ئەو فەرمودەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە مەشهورە ئینەمە الأعمال بالنیات، لە سەردەمی ئەصحاب بەس ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ڕیوایەتی کردووە، بەس ئەو. بەڵام لە دوایوی لە سەردەمی تابعی و ئەوانە دەبێتە متەواتیر. لێرانەدا برا بەڕێزەکانی خۆم طبعاً ضعیف ئیشی پێ ناکرێتن، بەڵام خەبەری ئاحاد لە عەقیدە و لە عەمەلدا ئیشی پێ دەکرێتن، چ دەربارەی عەقیدە بێت چ دەربارەی عەمەل و کردەوە بێ، هیچ خلافیان نییە ئەهلی سونە و جەماعە. بەڵام تەماشەی سەنەدەکەی دەکەن و تەماشە دەکەن داخۆ ئایا صەحیحە یان حەسەنە یان ضەعیفە. کەواتە برا بەڕێزەکانی خۆم لێرانەدا ئێمە وەکو لە ڕابردووش باسمان کرد موسڵمانیەتیمان دانامەزرێ هەتا وەکو تەسلیم نەبین. تەسلیم بە چ نەبین؟ بە شەرع. شەرع یعنی تێن قورئان و سونەتی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. وەخوای پەروەردگاریش برا بەڕێزەکانی خۆم دەفەرمێ وەما ئاتاکم الرەسوول فەخودوه وما نەهاکم عنه فانتهوا. هەرچی کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پێ ڕاگەیاندوون وەری بگرن، و هەرچی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام نەهی لێ کردوون وازی لێ بینن. بۆ چونکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام مبەلیغە لەلایەن خوای پەروەردگارەوە تەبارەک و تەعالا تەکلیف کراوە کە پەیامی خوای پەروەردگار بە عەبد و بەندەکانی ڕابگەیەنێتن. هیچ شتێکی لە خۆ ڕانەگوتۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى. لەبەرەوەش برا بەڕێزەکانی خۆم، ینی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە ناو ئەصحابدا
کاتێک کە هەر ئەمر و فەرمانێکی بیکردایە وەریان دەگرت و جێبەجێیان دەکرد، مسابقەیان دەکرد لەسەر جێبەجێکردنی ئەمر و فەرمانەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. وە شتێکیش کە تێبینیان لەسەر بایە، شتێک کە تێبینیان لەسەر بایە بە تایبەتی لە بابی ئیجتیهادات و ئەوانە پرسیاریان لە پێغەمبەر دەکرد عەلەیهی سەڵات وسەلام، ئەوە ڕەئیە یان وەحیە. ئەگەر وەحیە کەس مناقەشەی ناکات، بەڵام ئەگەر ڕەئیە مەجاڵی قسەکردن هەیە، بە تایبەتی لە غەزوەی بەدری کوبڕا، یعنی کاتێک کە شوێن دیار دەکات پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، ئەو سەحابە بەڕێزە کە ناوداریش نەبوو بڵێ وەڵا ناودار بوو بێت و لە مستەوای ئیمامی ئەبوبەکر، بەڵام شارەزا بووە لە فنونی جەنگ و جیهاد و ڕوبەڕووبوونەوە لەگەڵ دوژمنان و ئەوانە. چونکە جاری وای ئینسان کەس نییە کە خوای گەورە خیبڕەیەکی پێ نەدابێتن، ئەو خیبڕەیەکی لەو بوارەیدا هەبووە. فەرمووی وەڵاوە ڕەئیە، ئیجتیهادێکی خۆمە دەفەرمووی ئەوەی پێغەمبەری خوا ئەوە بەکەلک نایە بینی ئێرانە باشترە، بۆی شەڕح دەکات دەڵێ ڕاست دەکەی. بەڵام لە بواری تەشریع و لە بواری حەڵاڵ و حەرامدا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هیچ شتێکی لە خۆڕا نەگوتووە، هەمووی لەلایەن خوای پەروەردگارەوە تەبارەک و تەعالە، و پێویستە کاتن ئێمە بە دوای کەوین و ئێمە وەری بگرین و لە ژیانی ڕۆژانەشماندا کاری پێ بکەین. ئەوجا دەفەرمێ والئیمان واحد. شەیخی تەحاوی طبعا لێرانە ئەوە قەولی مرجئەی فوقەهایە کە دەڵێ ئیمان یەک شتە، چونکە لە دەرسەکانی ڕابردووش باسمان کرد مرجئە قەناعەتیان وایە ئیمان زیاد و کەم ناکات. ئەهلی سونە پێچەوانەی وانن، ئەو دەفەرمێ والئیمان واحد وأهله في أصله سواء. دەڵێ ئیمان یەک شتە زیاد و کەم ناکاتن و خەڵکەکە هەمووی وەکو یەکە، یعنی ئیمانی بە قسەیوی بێتن، هەزار ڕەحمەتی لێبێ، ئیمانی فاسقێکی لەگەڵ ئیمامی ئەبوبەکر یەک شتە وەکو یەکە. بەس ئەهلی سونە و جەماعە وا ناڵێن. ئەوجا تەماشەکەن برا بەڕێزەکانی خۆم، ئینصافی ئەهلی سونە و جەماعە لێرە دەردەکەوێت. نەهاتوون لەسەر هەندێک ئیشکالات کە لە عەقیدەی تەحاویدایە کتابەکەی زەربێکی بەسەردا بێن و وەکو مەنهەج وەری نەگرن. ئاگاتان لەو خاڵی هەبێ خاڵێکی جەوهەریە، چونکە ئینسان کەس نییە کەم و کوڕی و هەڵەی نەبێ. هەندێک تێبینی هەبوون لەسەر عەقیدەی ئەهلی بڵێ عەقیدەی تەحاوی کە بەراوردی کەی بە بیر و بۆچوون و تێڕوانینی ئەهلی سونە و جەماعە، بەڵام ئەوان هاتوون تێبینیەکانی خۆیان لەسەر ئەو شتانەی کە تێبینی هەڵدەگرن، تێبینیەکانیان خستۆتە ڕوو و شتەکانی دیکەش لەسەر ڕۆیشتوون و ذکری خێری زۆری ئەو پیاوەشیان کردووە و لە سنفی ئەهلی سونە و جەماعەش فڕیان نەداوەتە دەر لەسەرەوەی کە لە خاڵێک ئەوە بۆ بڵێ نەی پێکاوە یان لەسەر مەزهەبی ئەهلی سونە و جەماعە لای داوە. ناتون مۆرێکی بەنیوچانەوە بنێن بیکەنە ئەهلی ضەلال و ئەهلی نزانم چووکە ئەو ڕۆکێک کە خوا نەخواستا تەماشای خەڵکێک مبتەلایە بەو شێوازە بیر و بۆچوون و فکرکردنەوانە. طبعا دەفەرمێ والئیمان واحد، ئیمان لە لایوی ئەو دەڵێ یەک شتە، ئیمان کە یەک شتە وأهله فيه سواء، هەموو خەڵک وەکو یەکە. نە، ئیمان یەزید و یەنقوس، لە دەرسی ڕابردوو تۆزێ باسمان کرد کە دەینەوە سەرێش دوایە باسی دەکاتەوە. ئیمان برا بەڕێزەکانی خۆم شتێک نییە کە دامەزرا گۆڕانکاری بەسەردانێت. ئیمان شتێک نییە کە دامەزرا گۆڕانکاری بەسەردانێت. ئیمان بە کەلیمەی لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله دادەمەزرێت. ئەو جا دەگەڕێتەوە سەرچی سەر تاعەت و عیبادەت و خواپەرستی و گوناه و تاوان و مەعسیەت و سەرپێچی.
طاعەت و عیبادەت و خواپەرستیەکانت چەند زۆر بن چکە ئەوان بۆ دەڵێن ئیمان یەکشتە، ئەوان عەمەل بە بەشێکی ئیمان دانانێن. عەمەل و کردەوە بە بەشێکی ئیمان دانانێن. عەمەل و کردەوە بە بەرهەم و ثەمەڕەی ئیمان دادەنێن. دەڵێ ئەوە بەرهەمەکەی زۆرترەوە بەرهەمینە بەڵام یەکشتە. یعنی بۆ نمونە دوو داران دەچەقینێت و هەردووک دار هەنارن، هەردوو کۆکو یەک گەورە بوون، بەڵام ئەوە بەرووبوومێکی باشی پێ و بەرووبووم پێوە نییە، بەڵام بە هەردووشی دەڵێ دار هەنارە، یان دار پرتەقاڵە یان دار گوێزە، ئەوە بەرهەمی پێ و بەرهەمی پێوە نیە و بەرهەمی ئەو دارێ و بەرهەمی پێوە نییە، بەڵام ناوەکەیان وەکو یەک، بەس ئیمان وانیە. ئەهلی سونە و جەماعە عەمەل و کردەوە بە بەشێکی دانەبڕاو لە ئیمان دەزانن. ئیمان لە لای ئەهلی سونە و جەماعە لە دەرسەکانی ڕابردووش باسمان کرد سێشتە. چییە؟ نوتقە، ئیقرارە، عەمەلە. ئەوان بەس نوتق و ئیقرارە. بە زوبان بڵێ شایەتمانیەکەی دەرببڕی بە دڵش قەناعەتت پێ بێ. ئەدی کردەوە و عەمەل و ئەوانە بەشێکی ثەمەرەی ئیمانە، بەڵام لە لای ئەهلی سونە و جەماعە بەشێکی دانەبڕاوی ئیمانە. ئەو جابرا بەڕێزەکانی خۆم، خەڵک ئیمانی هەموو خەڵک وەکو یەکە نەخێر. ئەگەر ئیمانی هەموو خەڵک وەکو یەک بایە، پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات و سەلام دەفەرموو ئیمانی هەموو خەڵکی لە تای تەرازوێکی دانەی ئیمامی ئەبوو بەکریش لە تای تەرازوێکی دانەی هێشتا ئیمانی ئەبوو بەکر قوڕسترە. و نمونە زۆرن بۆ ئیمان بەرز و نزمی. هەر نەسی ئایەت ئیذا تتلى عليهم آياتنا زادتهم ئیمانا، ئیمانیان زیاد دەکاتن. بەچی؟ بە گوێگرتن لە قورئان. ئەدێگە بە خۆت بیخوێنیەوە، ئەدێگەر بە ڕۆژوو بی، ئەدێگەر سونەتان زۆر بکەی، ئەدێگە خێر و سەدەقەی بکەی، ئەوە بەرەبەرە ئیمانەکەت زیاد دەکات و ئیمانەکەت گەشە دەکاتن بە پێچەوانەشەوە، کەواتە خەڵکەکەش هەموو وەکو یەک نییە. قەت ئیمانی ئەسحاب وەکو ئیمانی تابعین نییە. قەت ئیمانی تابعی وەکو ئیمانی تابعی تابعی نییە. قەت ئیمانی وان وەکو ئیمانی ئێمە نییە. ئەو ئیخلاص و دڵسۆزیەی کە لە ناوەواندا هەبوو، ئەو یەقینەی کە ئەوان هەبووە، ئێمە نیمانە بەداخەوە. کەواتە ناکرێت تۆ بڵێ وەڵا ئیمانی خەڵکێکی کە لە دوایین ساتەکانی بڵێ ئەوەی دا ئیمانی هێنا، حتا ئیمانی ئەوانەی کە لە دوای فەتحی مەککە ئیمانیان هێنا قەت وەکو ئیمانی ئەسحاب نەبوون کە پێشی فەتحی مەککە ئیمانیان هێناوە. خوای گەورە لەیسوا سەوا، وەکو یەک نین. خوای گەورە دەفەرمێ وەکو یەک نین، ئەمن تو چۆن دەبی بڵێ وەڵا وەکو یەک یەک دەرەجێ وەکو بڵێ لەم شاریان دەی جیاوازیان پێدا ناکرێتن. ئەو جا دەفەرمێ وەتەفاضل بەینەهم، ئەدی چ شتێکەوەچی بڵێ ئەوەیان دەکاتن وەکو بڵێ بەرز و نزمیان پێ دەکاتن، ئەوە لەوەی باشترە ئەوەی لەوەی خراپترە، بالخەشیەتی وەتوقا. دەفەرمێ بە لە خواترسان و حیسابکردن بۆ خوا تەبارەک وتەعالە و تەقوا. تەقواش دیارە کە ئینسان ئەو شتانی کە خوا نەهی لێ کردوون خۆ لێ بپارێزیتن و ئەو شتانی کە خوا ئەمری کردوون ئینسان جێبەجێی کات. بەڵام ئەوانە گوتمان دەبنە مایەی چی؟ دەبنە مایەی بەرزی و نزمی ئیمان. بەڵێ ئەوەی وایە مەسەلەن ئینسان لە لای خوای پەروەردگار ئین ئەکرەمەکم عیند الله ئەتقاکم، یعنی ئەو مبەرر نییە بۆی کە ئیمان و ئیمان یەک شت بێت و خەڵکیش هەمووی وەکو یەک بێت. بەرزی و نزمی ئیمانە ئینسان لە لای خوای پەروەردگار بەرز و نزم دەکات. ئینسان بە عیبادەت و خواپەرستی ئیمانەکەی بەرز دەبێتەوە، ئیمانەکەی زیاد دەکاتن. دەفەرمێ ومخالفة الهوى وملازمة الأولى. ئینسان دەبێ بە پێچەوانەی حەز و ئارەزوەکانی خۆی، بە تایبەتی ئەو حەز و ئارەزوانەی کە لەگەڵ شەریعەتی خوای پەروەردگاردا تێک دەگیرن، دەبێ بە پێچەوانەی وان و هەڵسوکەوت بکەی. دەنا
حەز و ئارەزوویە کە لەگەڵ شەریعەتی خوای پەروەردگار تێک نەگیرێتن طبیعیە ئینسان وەچ کابرای گوتی گوێ ڕایاڵی بێتن. حەز و ئارەزوویەک کە لەگەڵ شەریعەتی خوا تێک نەگیرێ طبیعیە ئینسان وەڵامی بداتەوە. حەز و ئارەزوو ئینسان پێی خۆشە خواردنی خۆش بخوا، بەڵام خواردنی خۆش خواردن لەگەڵ شەریعەتی خوا تێک دەگیرێ؟ ها؟ تێک ناگیرێت. حەز و ئارەزووی ئینسان وایە جلوبەرجی جوان دەبەرکات، لەگەڵ شەریعەتی خوا تێک دەگیرێت تێک ناگیرێ. بەڵام حەز و ئارەزوویە کە تو نەدبێتن بچی بدزی بە حەرام پێیایکەی جلوبەرجی جوان دەبەر بکەیت تێک دەگیرێ لەگەڵ شەریعەتی خوا تێک دەگیرێت. مانجی ڕەمەزان هیچ عوزرێکت نییە، حەز و ئارەزوو توە خواردن و خواردنەوە بخۆیەوە نوێژی نیوەڕۆ یان دانی بەیانی لەگەڵ شەریعەتی خوا تێک دەگیرێت. بەڵێ تێک دەگیرێتن. کەواتە مخالفەی هەوا لەو شتانەی کە پێچەوانەی شەرعی خوان، بەڵام ئەو شتانەی کە پێچەوانەی شەرعی خوانین حەز و ئارەزوەکانی ئینسانیش لەگەڵ ئەو شەریعەتی خوا تێک دەکەنەوە طبیعیە ئینسان جێبەجێیان کاتن. ئەو جا دەفەرمێەوە مولازەمەت الئەولە. دائیمەن برا بەڕێزەکانی خۆم ئێستا تەماشەکە مولازەمەی ئەولات یانی ئەو شتانی کە زۆر چاک و باشن ئینسان دەستیان پێوە بگرێتن. نوێشکردن لە ماڵەوە دروستە، بەڵێ دروستە، لە بازار دروستە، بەڵێ دروستە، بەڵام ئەولاتر وایە ئەو نوێژەی لە چێن دەرێ بکەی؟ ها؟ لە مزگەوت بیکەی بە جەماعەت. ئەو مولازەمەت الئەولایە. ئەتۆ سێ حاڵەتت هەن، حاڵەتێکیان لە هەمان چاکتر و باشترە بۆ دین و دنیات، دەست بەویەوە بگرە. دەست بەویەوە بگرە. قەزیەیەک دێتە پێش شوبهەی تێدایە، یەکلا نەکراوەتەوە حەڵاڵیان حەرامە. مولازەمەی ئەولا ئەوەیە کە تۆ لەبەر حەرامەکەی خۆتی لێ بپارێزی، بۆی کە تووشی حەرام نەبی. ئەو جا لە فەقەرەیەکی دیکە دەفەرمێ وەالمؤمنون كلهم أولياء الرحمن وأكرمهم عند الله أطوعهم وأتبعهم للقرآن. دەفەرمێ مسلمانان هەمووی ئەولیای خوای پەروەردگارن. برا بەڕێزەکانی خۆم ئەو بابەتە تۆزێکی دەوێتن، قەناعەت ناکەم بەو دەرسێ بتوانین تەواوی کەین. خۆی وەلی یعنی خۆشەویست. مسلمان ئیماندار هەموو خۆشەویستی خوان، بەڵام ئەو خۆشەویستیش چۆن ئیمانی هەمان وەکو یەک نەبوو، پلەی خۆشەویستیش لە لای خوای پەروەردگار هەمووی وەکو یەک نییە. قەت پێغەمبەران عەلەیهیمو السەڵات وەسەلام کە ئیماندار بوون، کە مسلمان بوون، وەکو شوێنکەوتوانی خۆیان نین، و ئەوانەی کە لە سەردەمی وانی ژیاون وەکومە نین. لەبەرەوە ئەو خۆشەویستی خوای پەروەردگار و تەبارەک و تەعالا وەلی خوای پەروەردگار نەفەرێک بۆ نەفەرێکی دیکە فەرق دەکا. ئەوە بە ڕێژەی چەندە، ئەوە بە ڕێژەی چەندە، بە تەفسیلتر ئینشاءالله دەینە سەری و ئینسان چۆن بتوانێتن ئەو ویلایەتەی خۆی بە قووەتتر و بەهێزتر بکاتن. وصلى اللهم على محمد وعلى آله وصحبه وسلم.